باز لە کاری فۆتۆگرافی ئەزمموی فۆتۆگرافی خاتوونێکەکەین کە چەند ساڵێکە کاری فۆتۆگرافەریە کات و خۆی باز لە ئەزمموی کارکردنی خۆیەکات زیاتر کار لەسەر چیەکات خاتو ماریا ئەحمەد فۆتۆگرافەرمان لای خاتو ماریا سڵاوت لێبێ هەر بە ئەزمموی کارکردنی خۆ دەست پێ بکەیت. خۆشحاڵم بە دیدەنی ئێوەش زۆر 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 سوپاس و ڕێز و حرمەتم هەیە بۆ جەنابتان بۆ کارمەندانی پشتی کامیرەش یعنی کە ئەم بوارەتان بۆ من ڕەخساند بەڕاستی زۆر زۆر خۆشحاڵم و جێگای شانازیە بۆ من. ئێمەش زۆر خۆشحاڵین بەخێر بیت بە ئەزمموی کارکردنی بەڕێستان دەست پێ بکەیت لە کێوە خەریکی کاری فۆتۆگرافەریت؟ وەڵی ئەوەی ڕاستی بێ من کارکردنەکەم هەر لەوێەوە دەسی پێ کرد 5 ساڵم بۆ خوێندووە وەکو اختصاسی تایبەت کە بۆ فۆتۆگرافی وەلەو ئیشی تایبەتی خۆشمەیە کە کاری بژێوی ژیانی لەسرە بەڵام ئەمە وەکو حەز و ئارەزوویە. لە کوێ 5 ساڵ بۆ خوێنەوە خاتم؟ لە بەریتانیا. بەڵێ 5 ساڵم بۆی خوێندووە تاکو و دیبلۆمم پێی تەواو کرد و 4 پێشنگای هاوبەشیشم کردوێتەوە ئەوی شەر تایبەتی بە ئەوروپاوە بووە. من کە تاکە کورد بووم بەس بە ناوی یعنی کوردستانە و بەشداریم کردووە و پێشنگایەکی تایبەتیشم لە مانگی سەیە کردوێتەوە بە بۆنەی 8 مارسەوە ئەو بەس ئەمەیان تایبەت بەخۆم بوو. بەڵێ خاتومانە تۆ زیاتر کارە فۆتۆگرافەرەکان لەسەر چی ئەەکەی لەسەر سروشت یاخود چ لایەنێکت گرتووە بۆ کارە فۆتۆگرافەریەکان؟ وەڵی ئەوەی ڕاستی بێ بە پێ و کاری کە منێکەم و ئەو چیرۆکانی کە من ئەیبیستم و ئەچمە ناویەوە لەگەڵ ئەو کۆمەلگایی کە لەوێ لێژێم بە تایبەتی زیاتر تونوتیژیە خۆیان وێنێ منیش حەزەکەم هەر وێنەیە کەوا ئەیگرم چیرۆکێ لە پشتێەوە بێ ڕاستە خۆی سروشت خۆی جوانی خۆی هەیە کە تۆ وێنەی بگری بەڵام ئەو تایبەت هەموو کەسێتوانێ وێنەی مەسەلەن سروشت بگرێ مەسەلەن ئاژەڵان بگرێ ئەو شتانە ئەوە شتێکی جوانە کە لە سروشتا هەیە بەڵام هەموو کەسێ نازانێ ئازاری ئەو کەسانەی کە لە پشتی ئەو فۆتۆیەوە چییە بەڵام کە تۆ بە فۆتۆیەک بە لەوحەیەک ئەیگەێنی باوەڕ کە لەمەی ئەم دوایەیە چەند کەس کە هاتووە ئەڵێ من خۆمم لە ناو ئەو فۆتۆیا بینیوەتەوە ینی تەسەورم کردوێتەوە باسی منەکەی ئەمە شێوازی منە ئەمە بەشێک لە فۆتۆکانی بەڕێستا ئەگەر باسێکی فۆتۆکانمان بۆ بکەیت و چیرۆکی پشت ئەم فۆتۆیانە وەڵا ئەوە لەسەر ئەوەی کەوا بەکە لە بچەکەەوە بوو ئەوە لەسەر ئافرەتێک بوو و بزانم گیرا بوو بەڵام من خۆیم نەبینی بوو خۆیم نەبینی بوو بەڵام کەسانێک کە زۆر لەوانەوە نزیک بوون بەڵێ ئاگاداری منیان کردەوە وتیان بەو شێوەیە گیرا و لە ئینفرادیەکایە من کچە مۆدیلێکە هێنم یا کەسێکی مۆدیل هێنم لە شێوازی ئەو باس و گفتوگۆیی کە دەربارەی ئەوەیە من جلوبەرگەکەشی بۆ ئامادەکەم یعنی زنجیر و ئیتر حەبل و ئەم تەرتیباتانە ژەڕۆم بەدوایە هەمووی دروستەکەم بەپێی ئەو چیرۆکەی کە بۆی گێڕاومەتەوە دروستیەکەم و ڕسمیش ئەم فۆتۆیان وەڵی ئەمەشیان لەسەر زەینەب بوو ئەگەر بزانن کە لە ئێران ئەعدام کرا ئەوە بوو وابزانام پۆلیس و شتەکەی کوشت بوو دوای بڕیاری ئەعدامکردنی ئەوە شەر بە چیرۆک من جۆبیستی بووم بەڵام ئیتر من ئەوەشم دروست کرد لەسەر خاتو زەینەب ئەوەشم دروست کرد ئەمەش مناڵێک بوو زۆر خۆشەویست بوو مناڵێکی زۆر ڕووخۆش بوو لە یعنی سۆز و خۆشەویستی مناڵ تەواو نابێ ئیتر ئەمەشم هەر لەسەر ئەو وێنەیە گرت ئەمەش لەسەر ئەوە بوو ئەگەر بزانی لە چەمچەماڵ وابزانم پیاوەکە ژنەکەی خۆی کوشتە بوو ئیتر کەوا دەست و زنجیرەوە کەواتە یعنی گرتن و زیندان و خوێنیش کەواتە من کەسێکم لە ناودا و خوێنیشم ڕشتووە مەبەستم لەسەر ئەوانە ئەمەش لەسەر ئەوانەی کەوا بڵێ کۆمەلگا ناوزڕانی ئافرەتە نوێنێ ها بەڵام تۆ لەو دیەوەی بەڵام هەموو دەسەکان تەشیرەکەن بۆ ئافرەتەی کەوا هیچ شتێکشی نەکردووە ئەو ئاگاشی لە هیچ نییە بەڵام ناوی ئەزڕێن چکە من ئەو چیرۆکانم زۆر بیستووە لە کەسایەتیەکانە ئەمە شەر پەیکەرێکە لە بەریتانیایە پەیکەری خۆشەویستیە بڵێن دوو کەسی خۆشەویستن شوێنێکی زۆر خەڵک زۆر بۆی دەبێنێ ئەگرێ منیش وەکو خۆشەویستێک یعنی حەزم کرد کە وێنەی بگرم ئەمەش ئافرەتێکە ئەو کەسانەیە کەوا ترس و دڵە ڕاوکەیەکیان هەیە لە ناو کۆمەلگایە ئیتر کە ئەڕۆن بە حەزەرەوە ئەڕۆن و بەڵام ئەگەر بزانی شەرمیتیایە ترسیتیایە و بەڵام لە ژێریشەوە کۆمەڵە گورگێک ئەبینی ئەگەر پیشان بدرێ ئەمەش هەرو کەسە ئەو ئافرەتانن کە بێ تاوانن کە لە زیندانە مەسەلەن لە پشت هەر کارێکی تۆوە هەمووی چیرۆک فۆتۆیەکەوە هەر چیرۆ هەمووی چیرۆکی لە پشتەوەیە و زیاتر بۆ خانمان بۆ خانمانی چیرۆکەکانت بۆ گەرنەوە تۆ هەوڵەدەی دووبارە سیناریۆیەکی بۆ دروست بکەیت ئەوانێ بۆ ئەوەی وا بکەیت
کە ئەم چیرۆکە پەیامەکەی خۆی بە تەواوەتی گەیاندووە لەوانەشە زۆر کات نەیگەیاند بێ بەڵام بەڕای من تەواوکەری بووە کە بیگەێنێت یعنی تەواوکەری بووە من کە ئەم پێشنگایی ئەم دواییەم کردەوە دوو خانم هاتن کە خۆیان زیندانی سیاسی بوون کەوتی فعلا ئەو کەلەپچانە لە دەست ئێمە بووە فعلا بەو زنجیرە دەستمان هەڵواسراوە فعلا ئەوها لە ئینفرادی بووینە یعنی دەستی کردە گریان وتم ئامادەی من ڕۆژێ لە ڕۆژان بێم بتوانم فۆتوی تۆ بگرم زانم چۆنی بووە وتی بەڵێ یعنی سە ئامادەی ئەوەشمان هەیە ئەو کارش ئەنجام بدەین لەگەڵ ئەو خانمانەیە ئاماژەت بۆ کردەوەی کە چەندین فستیڤال بەشداریت کردو بەڵام بەداخۆتە ئێستا لە هەرێمی کوردستان وڵڵاهی لێرە هیچ بەشداریت نەکردو نەوەڵا کەسیشان زۆر لێ ناناسم یعنی تەمە ناکەم کە بیان دۆزمەوە یاخود بیان ناسم یا لەم ڕێگای جەنابتانەوە لەم کەناڵە جوانەوە بزان و پەیوەندیمان هەبێت زۆرم پێخۆشە فۆتۆکانی ئەوان بێت بۆیە من ئاماژەی پێ بکەم و مەسەلەن پێشنگایان بۆ بکەمەوە ئەو من بۆیان بنێرم لێرە زۆر پەیوەندیە دروستکەیت پەیوەندیە دروستم یعنی سلێمانی پەیوەندی دروستکەیت و لە پێشنگای هاوبەش لەگەڵ هاوبەش لێرەش لەگەڵیانە بەشدار بم بەڵێ زۆر خۆشحاڵە بم بەڕاستی بیر لەو کردو کە بەشداروی لەگەڵیانە واللهی هیوادارم پێشنگای با تایبەت بەخۆتت هەبێت لە سلێمانی واللهی هیوادارم یعنی زۆرج حەزەکەم بەڵام تا ئیستا هیچ کەسە و ئامادەیە نەکردووە بڵێم تەنها هاوڕێیەک بوو پێشنیاری کرد ئەوش لە توانای ئەوانە بوو چکە جێگا و ڕێگای ئەو شوێنانە نەبوو بڵێم باشە جیاوازی کاری فۆتۆگرافەری لە هەرێمی کوردستان لەگەڵ بۆن منە وڵاتی بەریتانیایە جیاوازیەکە لە کارکردنە وەکو ئاماژەم پێکرد من هیچ فکرەیەکی ئێرم بە تەواوەتی نییە چکە نەچوومەتە ناویانەوە باشە تو بەڕێزت لەوێ خوێنوتە بەڵێ باشە ئەمەی کە لە کاری فۆتۆگرافەرانی ئێرەیە ئەیبینیت لە ڕێی سۆشیال میدیاوە بێت یان ئەگەر سەردانی پێشنگایەکت کردبێ یا لە ڕێتی بیەکانەوە کە پێشنگا ئەکرێتەوە کاریان بۆ ئەکرێت بەڵێ چ جیاوازیەک لە کارکردنی خۆت کە خوێنوتە لە وڵاتی بەریتانیایە و ئەو جیاوازیە ببینیت لەگەڵ کاری فۆتۆگرافەرانی ئێرە بە تەسەوری من زۆر جیاوازی نییە لەبەرەوەی تۆ ئەو کەسانی کە لێرەش من زیاتر کە لە سوۆشیال میدیا ئەیان بینم یعنی کاری جوانەکەن بەڵام ئیتر جیاوازیەکە ئەوەیە هەیە لێرە ئەو دیراسەی بۆ نەکردووە یعنی چۆنەڵی ئەو ڕێگایی نەگرتووە چۆنی دەموچاوەکە بدۆزیتەوە شوێنەکە تایبەتمەندی خۆی هەبێ یعنی کەسەکە ئەو قابلیەتی تیا بێت تۆ بتانی وێنەی بگری یعنی شیاو بێت تۆ تەمەشای بکەی نقطەیەکی لێ نەگری یا خوشتێکی لێ نەگری خوێندن بە شێوەیەکی ئەکادمی فێری فۆتۆگرافەری بیت گرنگ بەڵێ زۆر جیاوازە زۆر جیاوازە لەو کەسانەی کەوە یعنی لە کاتێکە حەزی هیوایەتێکە بەڵێ چکە نقطە بە نقطە لەوێ ئاگادار دەکاتەوە ئەمە ئەوها بێ پێش هەموو شتێ جارێ فێرکاری کامیرەکەیە تۆ چۆن بەکاریهێنی لە چکات و ساتێکا بەکارێ شەو ڕۆژ شوێنی هەتاوێکی تون یا سێبەرێک یا ژوورێکی تاریک یا پشتەوەت ڕووناکیەکی تەواوە و تۆ پشتەکەیتە ڕووناکیەکە ئەوانە جیاوازە ئەجا دووەم کات تۆ ئەبێ دەموچاوەکە بدۆزیتەوە ئەخوێنی بۆ دۆزینەوەی دەموچاوەکان جیاوازە تۆ بۆ حەزی خۆت من وێنەیەکی تۆ ئەگرم وەکو یادگاریەک بۆ دەنێرم ئەوانە جیاوازە بەڵام هەدەفی تۆ لێرەیە دۆزینەوەی دەموچاوەکانە ئەبێ ئەوانە هەمووی وابزانم ئەگەر کەسێک تۆ وەکو حەس و ئارەزوویەک بێ بەکاری بێنی ئەوانەی تیانە بەڕای من یعنی بەڵام احتیمالی شەوا بێ باش ئێمە میوانداری چەندین فۆتۆگرافەرمان کردووە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێە هەمیشە ئەوان ئاماژە بەوە ئەکەن لەوەی کە ئەڵێن پێویستە فۆتۆگرافەر لە گۆشەیەکەوە بڕوانێت و لە گۆشەیەکەوە فۆتۆکانی بگرێت لەوەی کە کەسانی دیکە نەتوانن لەو گۆشەیەوە بەتەکی ئەوەیان دیت بێت تەنها لە فۆتۆکە بتوانن تێبینی بکەن کاتە لە چای فۆتۆگرافەرە هەر گۆشەیەک بۆ خۆی وێنەیەەکە بۆ خۆی جیاوازیەکی خۆی هەیە بەڵێ بۆ خۆی تایبەتمەندی خۆشی هەیە بەڵێ زۆر ڕاستە باش بەڵام خات و ماریامی کە لە فۆتۆکانی توێ ئەیبینین کارەکانی توێ ئەیبینین زۆرینی کارەکانت ڕەنگی تیا بەکار نەهاتوە ڕەش و سپیە هۆکاریەمان گەڕێت وەڵاهی وەکو ماتەمینی یعنی شتێکی ماتە تۆ کە ئەلوانت بەکارهێنا کەواتە شتێکی شادیە خەیتە ناو ئەو یعنی کە شتێکی ڕەنگی مەسەلەن ئەلوانەکانی تێکەڵاوەکەی کەواتە شتێکی شادی تایە لەو کاتەیە تۆ هیچ شتێکی ناخۆشیەکەت دەرنەبڕی بۆ نمونەها بەس ئەلوانەکان پێویستە ئەلوانێکی تۆزێ تاریک بێ لەگەڵ ماتیەکەیە خۆی بگرێتەوە ئەو کاتە زیاتر ڕنگدانەوەی ئەبێ زیاتر بۆ هەرێمی کوردستان کامێرەکەش لەگەڵ خۆت هێناوە وەڵی هێناومە بەس هیچم نەگرت باشە هەر بەنەو بازاری بوون مونە هەر شارێکی هەرێمی کوردستانە بڕۆی چەندین خاتوونە بینی کە خاوەنکاری خۆیانە زۆر هەیە ئەتوانی کار لەگەڵ ئەوانە شابکەی بۆ هەرگەیاندنی ماتەم بێ بۆ هەرگەیاندنی ئەو ئازارانی خانمان بێ
ئەتوانی سەرکەوتنەکانی خانمانیش بووە وڵا بە دڵنیاییەوە لە بەرنامەمایە بۆ ئەم پێشنگای ئەم داهاتووم حەزم بەو کارە هەیە کە خانمان لەسەر کارن لە جادەیەشتەفرۆشن بەڵێ ئەمە هەر زۆر گونجاوە بەس کاتەکەی من زۆر کورتە یعنی ئیسا هەفتەی داهاتووی ترەگەڕێمەوە کاتەکە زۆر کورتە احتیمالی داهات یعنی بەرنمەیەکی تری بۆ بکەم و بگەڕێمەوە بەس بۆ بگەڕێمەوە ئەم جارە یعنی کارێکی باشە بەڵێ جادە و جادە ئیجازە هەبێ بەڵێ هەموو نەتەوەیەک خاوەنی چەندین پەیامی خۆیەتی خاوەنی ئازارە بەڵام لەگەڵەوەی هەندێک جار لەوانەیە ئەمانە نەتوانێت بە دروشمێک دەری ببڕێت بە کۆمەڵە نووسینێک دەری ببڕێت کەواتە چەند گرنگە لەوەی کە فۆتۆگرافەریش کارێکی هوەریە چەند گرنگە لەوەی کە ئێمە زۆر گرنگی بە هوەر بینەوەی کە بتوانین پەیامەکانمان با بە شێوازێکی جیاوازتر بگەێنین لەبەرێمە کۆمەڵەنەوەیەک لە داهاتوە ئەچێتە کۆمەڵگاوەلەوەی کە بێ ئاگایە لەوەی کە لە ڕابردوودا چی ڕوویداوە دوای وێنەکان وەکو بەڵگەیەک بمێننەوانێ بۆ ئەوەی کە نەوەکانیشمان بزانن مێژوەکەیان چۆن بووە نەتەوەکەیان چۆن بووە کولتورەکەیان چۆن بووە بەڵێەوە خۆی لە خۆیان شتێکی جوانە تۆ ئەم وێنە یاگری احتیمالە ئەو کەسە من نەمێنم بەڵام وێنەکان هەر ئەمێنێتەوە یعنی لەوانەیە چەند کەسێک بە دوای منە ئەو کارانە ئەنجامدا ئیتر کاتێک هەیە ڕۆژ بە ڕۆژ تۆ بەرنامەت ئەگۆڕێ شەرت نییە تو هەر لەسەر ئەو کارە تون و تیژی و ماتیە کار بکەی لەوانەیە من خۆم دامناوە پلانی خۆم ئەوەیە کاری داهاتوم لەسەر سەرکەوتنی خانمان بێ کە خانمان چۆن کارەکەن چۆن چکە تاقەیەکی زۆر جیاوازیان هەیە لە کارە لە بەرنمەیە لە سەرکەوتنە حەزەکەم ئەم جارە باشە خات و ماریا کۆتاپرسیاری من ئەدت لە کاری فۆتۆکانی تۆیە تا چەند کاری لەسەرەکەیت وە هەندێک لە کارەکانی تۆ وەکو سکێکی کارێکی شێوەکاری لێ هاتووە ئەدت بۆ کرد بەڵێ ئەو وەکو فۆتۆ ئارتی پێڵێن ینی من حەزم کرد شتەکان جیاوازتر بێلەوە ئەم کارانەی منیش تایبەتمەندی خۆمی پێوەیە یعنی حەز ناکەم کارێک بکەم کە کۆپی کەسانی تری پێوە بکەم بۆیە من هەردوو کارەکەم تێکەڵکێشی یەک کرد زۆر سپاس بۆ تۆ